بازاری پێشەنگە. کۆمپانیای ئەتڵەس لەسیل لە هۆڵی دووەمی پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بە دیزاینێکی مۆدێرن و جوان بازاری پێشەنگە بۆ نمایشی بەرەم و کاڵای کۆمپانیەکان دروست کردو و بازارێک بۆ پێویستیەکانی ڕۆژانەی هاوڵاتیان ڕێک دەخا. لەگەڵ بازارکردن چەندین خەڵاتی ڕۆژانە لە وەرگرتنەوەی بایکڕین پێشکەش بە کڕیاران دەکا. کۆمپانیەکان دەتوانن ڕاستەوخۆ کاڵاکانیان بە کڕیاران بناسێن و خزمەت بە کڕیارەکانیان بکەن لە بازاری پێشەنگە. دە ڕۆژ بەردەوام پێشوازی لە هەمووان دەکا. دە خەڵات ڕۆژانە پێشکەش دەکا. بازارکردنی هاوڵاتی ئاسان دەکا. ڕیکلام و خزمەتگوزاری بەردەوام بۆ کۆمپانیەکان و هاوڵاتیان فراهەم دەکا. لە 18 تا 27 یانزەی 2020 هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی دووەمین پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب لە کاژێر دەی بەیانی بۆ دەیشە و بازاری پێشەنگا بەرەمی کۆمپانیەکان نمایش دەکا. ژمارەی دوکان و ژوورەکان کەم و دیاری کراون. هەر ئێستا پەیوەندی بکە و بەشدار بە لە بازاری پێشەنگا تا کۆمپانیا و بەرەمەکەت بێبەش نەبێ لەو بازارە گەورە پڕهەیەجانەی کڕیاران و میوانانی پێشەنگا. بازاری پێشەنگا.